مامۆستا دیاردەیەکی تر هەیە خۆی شوێنی گشتی بەڕاستی و شوێنە تەنها بۆ تۆ نییە مڵکی باوکی تۆ نییە یعنی هەم کەسێک لەوێ ئازادە بە بێدەنجی بە ڕێکوبێکی بهێمنانە گفتوگۆ بکە بەڵام تۆ سەیری ئەو پیاوە بکە بزانە چەند بێ شعورە حازری؟ ئارە وەڵا ئاکشن یاڵە یعقوب دەوەرە بەخوا زۆڵی یعقوب بیتە ئەها کە لە مەکتەب بەرە بووین تۆ پشتێ بۆ داناو منیش پرتەقاڵ مەتزی خوا خۆش بوو دەوەرە یعقوب بەخوا ئێرە منە خۆشە بەخوا پڕ لە کچی جوان دەتوو وەرە ئەوە دانەیەک لە دوامەوە خەریکە حەزم لێکە دانم بۆ ڕۆ کردووە حەزەکەی بیبینی یەک شەپقەی لەسەرایش شێتی کردومەها ئەها جوانە کاکە گیان ئەوە دوعای ناکەی لە خۆت چی بۆی زووە بۆچی هەرێناوتەوە لێرە حڕم ئازادی و حڕێتی ڕۆژی خۆت کاکە تۆزە لەسەر خۆت خەڵک دانیشتووە بە ڕوخسەتی خۆت کاکە بە ڕوخسەت بڕۆن بڕۆن دەبڕۆ ئازادی بۆ خۆت یعقوب دەوەرە جەماعەت بێنە تو سەری خۆم خولەش بێنە حەمەی کوڕم فێری گعدەیەک بوو وەرشەوان هەتا سی بەرە بەیان بە دیارە و دانیشم ئارە بەخوا کلاشینکۆفێکیشم بۆ کرێ لەگەڵ دەزەکا بە بەندەکان پەنجەی پیانم وا تا ئەو ئاسمانە بۆکەم بە برێشکە ئەی چۆن دەوەرە بە قورئانێک خۆشە لێرە حڕیەتێکی خۆش وەڵام بەیانیەوە بزانم سیانزەم حالی بخواتۆ لێ براژیان چییە کاکەم هاتوو هاوار و ئەم هۆستەیە و چییە کافتریای و ئازادی حڕی خۆمم من کاکە ڕاستە کافتریایە بەس ئێرە شوێنێکی تایبەتە خەڵک دانیشتۆ میواندا یعقوب یەک دەقە لەگەڵم بە دای نەخەی کاکە جان ئێرە ئەتەکێتی خۆی هەیە ئێرە شوێنێکی تایبەتە ئەبێ تۆزێک لەسەر خۆبی تۆزێ هەودوو کاکە منیش حڕی خۆم و قساکەم و پارایە من کاکە پارە دەیوە کەسە لێرە نەما میوانەکانەمە ڕۆشتن بە قوربان وانە بەڕاستی احتیمالە ئیشیان هەبوو من ئیشم نییە بۆ خۆم دانێتم یعقوب دەوەرن کاکە بە یارمەتیت بە قوربان چی بکەم جوان نییە بەڕاستی ئەم ئوسلوبە جوان نییە یعنی چییە دەرمانەکەی ئەمە ئەتەکێت نییە بەڕاستی یعقوب جەماعەت بێنە بۆ ئێرە با چەقە و دەمانچەوشیشیان پێ بێ ئەوە داشم خستەوە وای لێ هات من دەرەکەیت ئەسڵەن لەم کافتریایە ئەوەی کە نەبێت بەس ئەتەکێتە داهاتە بڕۆگەرەوە دەخوادەی جوانترین شت لە دنیا شعورە بەڵام تۆ نابێ بیکەیتە عەلاقەیەکەوە لە ماڵەوە داینیت بیتە دەرەوە بەبێ شعور